لە هەفتەی ڕابردوودا دەنگۆی ئەوە هەبوو گوایە ئێران و ڕوسیا دەست تێوەردانیان لە هەڵبژارنەکانی سەرۆکایەتی ئەمەریکادا هەبووە. بۆ ئەوەی بزانین کارێکی لەو جۆرەدا تا چەند شیانی هەیە ڕوودەکەینە لای کاک هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری کە لە لەندەنەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکی من خۆشاتەوە بۆ بەڕامەی کورد کۆنەکشن، ئایا ئیران ئەو توانایی هەیە و دەستی ئەوەندە درێژە بۆ ئەوەی دەست بخاتە ناو هەڵبژاردنەکانی ئەمەریکا؟ بۆ کاری خراپکردن توانایەکی زۆر پێویست نییە کاتجانی. ئێران سوپای سایبەری هەیە، یەکێک لەو دەگمەن وڵاتانەیە کە بە ئاشکرا ڕایگەیاندووە کە ئەرتەشی سایبەری هەیە، دەتوانێت هێرشی سایبەری بکاتە سەر ماڵپەڕەکان، سەر ناوەندە ئینتەرنێتەکان. بۆ وێنە چەند مانگ لەمەوبەر تەنانەت هێرشی کردبوو سەر سیستیمی ئاو و ئاوەڕۆی ئیسرائیل و حەولیدا بوو دەستکاری بکە کە مەترسێکی زۆر گەورە بوو بۆی نەچوو سەرێتە، بەڵام مەبەستیەوە بوو بەدەیان هەزار کەس تووشی ئاوی پیس بن. ئێستاش دەستێوەردان لە هەڵبژاردن هەم لە ڕێگای سوپای سایبەریەوە دەکردرێت، هەم لە ڕێگای مەشمەدیاوە دەکردرێت، هەم لە ڕێگای لۆبیکردن و هاندانی ئەو ئێرانەکانی کە سیتیزەنی ئەمریکان بۆی کە دەنگ بەلایەنێک بدەن. گومانێکی جێی باوەڕە. کاکی من ئێران ئەگەرشە توانایدا هەبیێ ئەمریکا کە ئەوەندە لە ڕووی تەکنەلۆژیەوە پێشکەوتووە بە سیلیکۆن ڤالی کالیفۆرنیا کە ناوەندی تەکنەلۆژی جیهانە، شیانی هەیە ڕێگا بە ئیران وایە خۆت هەر وڵاتی تر بدە دەست بخەنە ناو کاروبارەکانی؟ ئەرزم کردن لە بواری سایبەریەوە دەکردرێت. هەڵبەت ئەمریکاش لە بەرامبەردا ئیسرائیل لە بەرامبەردا هێرشی سایبەری دەکەنە سەر ئێران. تەنانەت هێرشەکە لەو بوارە تێپەڕیەوە و هێرشەی کە دوو مانگ لەمەوبەر کرا سەر بنکەی ئەتۆمی نەتەنز یا بنکەی موشکی پارچین لە ناوەندی تاران لە ناوەندی ئێران باز لەوە بوو کە هێرشێکی سایبەری بوو. جا چه ئەمریکا کردبێتی چه ئیسرائیل ئەو ئەگەرە هەیە بە قووەتیشە و ئەوەش بڵام ئەمریکا ئەزمموی وێ هەبوو هێرشی میزانی پێکراوە وەکو 11 سپتەمبر چبگا بە هێرشی سایبەری، واتە بەهێزبوون و بەتوانابوون بەو مانایە نییە کە هیچ هێرشێکت پێ ناکردرێت. ڕەنگە دەستی باڵایان نەبێت، ڕەنگە لەو شەڕەدا لە درێژخایاندا بەبێ گومان ئێران سەر ناکەوێت. بوارێکی زۆر هەستەمی هەڵبژاردن من گوگل، فەیسبوک، یوتوب کە زۆر جار ئەگەر کارێکی نەشیا و یا شتی گومان لێ هەبێ ڕێگا لێ دەگرن بۆ نەتوانن ڕێگا لە کارێکی وا بگرن. ئەوە کاری گوگل و فەیسبوک نییە. هێرشی سایبەری ئەو پەڕەکەی فەیسبوک دەتوانێت خۆی بپارێزێت، ناتوانێت سیستمی دەنگدانی ئەمریکا بپارێزێت، ناتوانێت ناوەندە ئیدارەکانی ئەمریکا بپارێزێت. گوگل و فەیسبوک و تویتر بەرپرسی خۆیانن، ئەمریکاش دەوڵەتی فێدراڵی ئەمریکا بەرپرسی دامودەزیەکانی خۆیەتی. ئەو پاراستنە بەس بە ئەسڵۆی حکوومەتی ئەمریکایە و پێم وایە شتێکی سەیریش نییە. لە ڕابردووشدا کراوە ئێران بۆ خۆی ڕاگەیاندوە سوپای سایبەری هەیە و تەنانەت لەوە زیاتریش و حەولیداوە کە کاریەوە گەورەتریش کارکردیارە سەرکەوتونەوە. کاکی من بەهاتنی سەرۆک ترامپ لە هەڵبژاردنی ڕابردوودا جۆرە گرژی کەوتە نیوان وڵاتە یەکگرتووەکان و ئەوروپا، هەندی لە وڵاتانی ئەوروپایی بەتایبەت ئەڵمانیا و فەرەنسا تا چەند وڵاتانی ئەوروپایی بە پەرۆشەوە دەڕوانە دەرەنجامی ئەم هەڵبژاردنە؟ وڵاتانی ئەوروپایی لە زۆر بواردا شاوێن لە هەڵبژاردنی ئەمریکا بڕیوە لە پەیوەندەکانی ئابووری خۆیان لەگەڵ ئەوروپاوە لەگەڵ ئەمریکاوە بگرا، هەتا سیستمی ئابووری جیهانی، سیستمی گەرمبوونی گۆی زەوی. بەڵام مۆزوعی ئێرانی یەکێک لەو مۆزوعانەیە کە زۆر جار ئەوروپیەکان بە پێچەوانەی ویستی خۆیان مەجبور بوون هەڵوێز بگرن. بۆ وێنە ئاخرجار کە ئەمریکا حەولیدا کە گەمارۆکانی چەکوچۆڵی ئێران درێژکاکەوە، وڵاتانی ئەوروپاییش پێیان خۆش بوو، پێیان باش بوو ئەم کارە بکردێت. هەروەها وڵاتانی ئەوروپایی بخوان مەترسیان لەسەرە، مەترسی موشکی ئێرانیان لەسەرە. بەڵام تەنیا لەبەرەوەی کە نەڵێن هەڵوێستی ترامپن، دیتیان کە خۆیان داوە کنار و هەودەنگیان نەکرد لەگەڵ ئەمریکا لەسەر مۆزوعی بەرزام، لەسەر چەندین بابەتی دیکە ئەوروپا چینی خۆی هەیە، بەڵام پێی خۆش نییە وەکو درێژەدەری سیاسەتی ئەمریکا دەربکەوێت. کاکی منی مەزانین ئەمریکا بە سیستیم و دامەزراوەیی کار دەکات و لەگەڵ جیهانی دەرەوە بەو جورە سەر و سەودا دەکات. چه گرنگیگی هەیە بۆ ئەوروپایەکان
بایدن یا ترامپ بباتەوە؟ لەو حاڵەتەدا ئەگەر بایدن بیباتەوە هاوپەیمانی ئوروپا و ئەمریکا زیاتر دەبێت، هەڵوێستی هاوبەشیان بەرامبەر چین، هەڵوێستی هاوبەشیان بەرامبەر ڕوسیا، بەرامبەر ئێران بە بڕوای من باشتر دەبێت، پەیوەندی ئابووری ڕاستەوخۆی نێوان ئوروپا و ئەمریکا باشتر دەبێت و هەروەها بزانین کە ئەمریکا لەو 3-4 ساڵەدا دەوری هەبوو لە جیاکبوونەوەی بریتانیا لە یەکێتی ئوروپا، واتە پشتگیری برگزیتی لەگرت. پێم وایە ئوروپیەکان بەگشتی چاویان لەو بڕیەوە کە سێشەمبەی داهاتوو جۆ بایدن وەکو سەرۆکی ئەمریکا ببینێت. بەس کاکی مەریس ئەوروپایەکان ئێستاکە بە چی هیوایەکەوە دەڕوانە ئەم هەڵبژاردنە؟ بەڕاستی هیوادارن بۆەوەی کە بتوانن لەگەڵ سەرۆکێکی تازە ئەمریکا تەعامل بکەن، چاویان لەوە بڕیوە کە بە پەیوەندەکانی ناتۆدا بچنەوە، بە پەیوەندەکانی WTO یا ڕێکخراوی جیهانی تیجارەتی جیهانیدا بچنەوە و هەروەها پێیان خۆشە ئەو کاتی بەڕاشکاوی هەڵوێستی ئەمریکا بن لە بەرامبەر چین، لە بەرامبەر ڕوسیا و لە بەرامبەری ئێران کە زۆر جار لەم چەند ساڵی ڕابردوودا بە پێچەوانەی ویستی خۆیان نەیانتوانی هاوشانی ئەمریکا بن بۆەوەی کە بە درێژەدەری ڕێگەی ئەمریکا نەناسرێن یا بۆەوەی کە بە جوورێک فاصلە و جیاوازی خۆیان لەگەڵ ترامپ و ئەمریکا ڕابگرن. هێمن سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەڕامەی ئەمڕۆمان.